تا ئێستا کورد لەسەر پێکێنانی هاوپەیمانەتیەک بۆ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق نەگەیشتۆتە هیچ ڕێکەوتنێک. کۆمەڵی دادگەری پێی وایە ناکۆکی سیاسی زیانی زۆری لە پێگەی کورد لە ناچەدا بڕێنراوەکانداوە و دەبوو پێکێنانی ئەو هاوپەیمانێتیە پەلەی لێ بکرایە. ئێمە خواستمانەوەیە و ڕوئیامانەوەیە کە یەک بین بۆ ئەمەش لە چەند ڕۆژی داهاتووی شەوڵمانە بێ هەوڵەکان زیاتر لە سەراستی کەرکووک ئەو هەوڵانەمان چڕ کردوێتەوە، بەڵام ئەمانەوێ بۆ ئەوە بڵێن کە بە هەر شێوازێک بێمە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بۆ چاویشمان لەوەیە بۆ نمونە ئەو خەڵکەی کە لەو ناوچانە هەمانە بتوانین لەو ناوچانە هێز و پێگەی خۆمان بێتە بەردەست. ناتەبایی سیاسی لە هەرێمی کوردستان گوازراوەتەوە بۆ ناوچانە بەداخەوە و هەروەها بەرژەوەندیە حیزبیەکان خراوەتە پێش بەرژەوەندیە باڵاکان لەو ناوچانە کە ئێمە پێمان وایە ئەمە شتێکی خراپە، چونکە ئەو خەباتەی کە هەمومان کردمان هەموو هێزەکان شۆڕش باکرد چەندین ساڵ شۆڕشە لە یەک لە دوایەکەکان بۆ ئەو بۆ کوردستان بکە کورد بێ کوردستان بێعنی بە کەرکووکیشەوە. یەکێتی دەڵێت هێڵی سووریان لەسەر هیچ لایەنێک نییە و ئامادەی هاوپەیمانین. ئەگەر بەهانەیان پێنەگرن ئەوان بێمەرج ئامادەی هاوپەیمانێتیەکەن بۆ ناوچەدا بڕێنراوەکان. ئێمە لەگەڵ لەسەر کەرکووک لەسەر ناوچە کوردستانیەکان هیچ هێڵی سوورمان نییە. هەر هێز و لایەنی سیاسی دێتە ناو هاوپەیمانی بەیەکەوە دەست پێشخەری گۆڕان بێ کۆمەڵ بێ پارتی بێ. ئێمە مەبەستمانە لە کەرکووک لە خانەقین لە خورمات و هەمومان بەیەکەوە بین. لە کەرکووک یەکێتی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 3 کورسی هەیە، لەم هەڵبژاردنە ببێ بە 5، بەڵام ئەگەر کورد نەگات بە 8 یەکێتی لە پێش هەمویان دۆڕاوە. ئێمە ئامادەین لەسەر کەرکووک لەسەر خانەقین لەسەر شنگال لە هەموو ئەو داخوازی داواکاریانەی کە کردومانە هەموو سازشێک دەکەین لە پێناوی کورد هەمومان بەیەکەوە بین. پارتی تا ئێستا هەڵوێستی ڕوونی نییە و لایەنەکانی دیکەش بێگرفت ئامادەی هاوپەیمانێتیەکان، بەڵام تا ئێستا کۆبوونەوەکان هیچ ئەنجامێکیان نەبووە. لە ژووری کۆبوونەوەکان قسەیەک و بۆ ڕاگەیاندنەکانیش قسەیەکی دیکە دەکەن. بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت بە پرۆژەی هاوپەیمانی ڕازین. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە ڕابردووش ڕاماگەیاندووە بە هەموو جۆرە لەگەڵەوەین کە کورد یەکدەنگ و یەکلیس بێ لەو ناوچانە و هیوادارم ئەم وادێش کە ماوە کەمتر لە 2 هەفتەیە بتوانین کۆبوونەوەی نێوان لایەنەکان شەقتر بێتەوە بێ بتوانین وەکو ڕابردوو لە دانوستانەکان دانوستانی گشتگیر بێت هەموو لایەنەکان بەشدار بن بۆ ئەوەی بگەینە جۆرێک لە سازان و جۆرێک لە تەفاهم دروست بێ هاوپەیمانیشی کوردستانیانە لەوێ پێک بێ وا بکەین هاونیشتیمانیانمان هیوایەکیان بۆ بگەڕێتەوە کە بەشداری لەم پرۆسەیە بکەن و بتوانین پارێزگاری لە شوناس و سنگ و پێگەی خۆمان بکەین لەو ناوچان. بڕیارە 8 کانونی یەکەمی ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت، بەڵام ململانەی لایەنە کوردیەکان و ڕێگنەکەوتنیان لەسەر بەرەیەکی بەهێز هێندەی نەماوە بە تەواوی پێگەی کورد لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانی دیکە سفر بکاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.